خۆشەویستان سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. من ئەمڕۆ لە یەکێ لە شەتڵگەکانی شاری سلێمانیم. هەمیشە وتومانە گوڵ بۆ خۆی جوانیەکی هەیە و بەخێوکردنی گوڵیش تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام بیرمان لەوە کردوێتەوە لە وەرزی سارد و سەرمایە ئەو گوڵانەی لە شەتڵگەن چۆن بەخێوەکرێن؟ ئەی لە ماڵەکانی خۆمانە ئەو گوڵانەی کە هەمانە چۆن بتوانین هۆشیاریمان هەبێ و لە وەرزی سارد و سەرمایە پارێزگاریان لێ بکەین؟ باشە، پرسێکی کەمان هەیە. ئەم گوڵانە لە وەرزی سارد و سەرمایە پێویستیان بە چ جۆرە خۆراکێکە؟ پێویستیان بە کەشێکی چۆنە؟ پلەی گەرمی چۆن بێت؟ و جۆری گوڵەکان کە ئێمە زۆرجار لە ماڵەکانی خۆمانە هەڵەسین ئەو گوڵانەی کە لە وەرزەکانی ترە بەهار و هاوینە لە حەوشا یاخود لە باخچەکەمانە دامانەوە لایلۆنی ئەکەین بەسەرە لە وەرزی زستانە. ئایا ئەمە ڕێگایەکی تەندروستە؟ یاخود ئەم گوڵانە بپیخێنە چ ژینگەیەکەوە؟ ئەمانە کۆمەڵی بابەتن. من بەمڕۆ پێم خۆش بوو لەم شەتڵگەیە کە چەند شوێنێکی جیاوازی تایە بۆ بەخێوکردنی گوڵ و ژینگەیەکی گونجاو بۆ گوڵانە. ئەمانەشی کە لەگەڵ منە لێرە خەریکی خزمەتکردنی ئەم گوڵانن هەمیشە بە شێوازێکی باش هەم لە ڕووی دەرمانەوە، هەم لە ڕووی خۆراکەوە، هەم لە ڕووی ژینگەیەکی لەبارەوە بۆ گوڵانە. بەڵام لەگەڵ ئەمانەشە من کەسێکم لەگەڵ ئابێ ئەمڕۆ کە زانیاریم باتێ لەسەر هەموو ئەو پرسیارانەی کە من کردم. بۆیە لەگەڵ مابن. خۆشەویستان، وەک لە سەرەتایە ئاماژەم پێەیە کە چەند پرسێکم خستە ڕوو. بەڵام ئەمڕۆ میوانێکم لەگەڵایە ئەویش کە بتوانێت زانیاریمان باتێ لەسەر ئەوەی کە ئایا گوڵە جوانەکان ئەو گوڵانەی لە وەرزی سارد و سەرمایە چۆن بەخێوەکرێن و لە ماڵەکانی خۆشمانە چۆن بتوانین هۆشیاریمان هەبێ بەخێوی بکەین. ئەمانە و چەندین پرسیاری تر کە لە بەڕێز کاگەڵشۆ سیروانەکەین وەکو شارەزا لە بواری گوڵە جوانەکانە بەڕێزیان ئێستا لەم شەتڵگەیە لەگەڵ منامیوانە. کاگەڵشۆ سڵاو لێبێ. کاکسەرخۆیان زۆر سپاس سپاس بۆ تۆ کەمڕۆ لەگەڵمان بە پێچاوانەوە سپاسانەکەم دەستان خۆش بە دەرفەتێکی باش. سپاس بۆ تۆ. لەوانەیە ئێستا بینەرەکانیشم پرسیاریەوەکەن بڵێم ئینجانەیە چیە بەدەستەوە؟ هاتمەم شەتڵگەی لەبەری وەرزی سارد و سەرمایە ڕەنگەکان کەم بوونەتەوە. زۆر ڕاست. لە وەرزی سارد و سەرمایە زیاتر چه جۆرە گوڵێک بەخێوەکرێت و ئێوە گرنگی پێەیە؟ زۆر ڕاستە بزەبێت لە وەرزی سەرمایە وەکو گوڵ ڕەنگەکان کەمە بێتەوە وەکو گەڵا ڕەنگەکانمان زیاکە. لە بەهارە گەڵاکان هەمویان سەوزن بەس گوڵەکان زۆر ڕەنگاوڕەنگن. لە زستان و پاییزا گەڵاکان ڕەنگاوڕەنگە بن، کۆمەڵێک زەر دەبێت، کۆمەڵێک بە سەوزێ مێنێتەوە، کۆمەڵێک سوورە بێ، یعنی گەڵاکان ڕەنگاوڕەنگی زیاتر وەرەگرن و گوڵمان کەمە بێتەوە. ئەم گوڵێکەوە دەستمانەوە ئەزالیایە. ئەزالیا خۆیەکێکە لەو گوڵانەی کە لە زستانە گوڵەکات و لە زستانە جوانیەکەی خۆی ئەبەخشە و لە هاوینا بە پێچەوانەوە زۆر جارەگەر خۆری زۆر ڕاستە خۆی بەهێز لێ بە ئەو جوانی نامێنێ و گوڵناکا و گەڵاکانیشی ڕەنگە شکل و شێوازیان تێک بچێت بەتەواوەت. باشە، لەگەڵەوەی کە ئێستا لە وەرزی سارد و سەرماین زیاتر ئەو جۆر و گوڵانەی یاخود ئەو نەمامانەی کە ئێستا لەم شەتڵگەیە ئەیبینن چۆن بەخێوەکرێن؟ چۆن خواردنیان ئەدرێتێ؟ چۆن دەرمانیان پێوەکەن؟ ئەمانەی زانیاریمان بەنسبەت بەخێوکردنی ڕۆکە جوانەکان لە ناو شەتڵگەکانە بێگومان لە زستانە ئاستەنگێکی باشێتە بەردەمیان لەبەرەوەی کە ڕووناکی کەمە بێتەوە. ڕاستە لێرە مەسەن سەقفەکان ڕوونن بەڵام کاتەکانی ڕۆژ لە لای هەموو کەسێک کەمە بێتەوە واتە درەنگتر ڕۆژەڵێ و زووتر ڕۆژاوا بێ. ئەمە کاتی ڕووناکی بەعام کەمەکاتەوە و یەکێک لە پێداویستی سەرەکیەکانی ڕۆکەم بووە. و لەگەڵیشە لەبەر ئەوەی کە ئێمە پەنجەرە و دەرگا و هەموو شتەکان داخین و گەرمکەرەوە داگرسین بووی شوێنەکەمان گەرمتر بێ، کۆمەڵی حەشەرەیان ئەیانوێت لەسەر گوڵەکان بژین، مشەخۆر ئەیانوێت بژیانی خۆیان لەسەر گوڵەکان تاوا بکەن. واتە یەکەم شت کە شەتڵگەکانی کا وەکو ئەبینین ئەمەی کە لێرە کراوە حالیەن دەرمانکردنی زستانەیە. واتە ئەوەی ئیهتیمام ئەین بە دەرمانکردن بە موبیت بە وقایە بە خۆپاراستن ئەکرێ شتەکانی کە تۆزێ بگرینەوە. واتاوی کە پێویستە لەسەر شەتڵگەکە گەرمی شوێنەکەی بە تەواوەتی ڕابگرێت پلەی گەرمای شوێنەکەی بێگومان بزەبێت و ئەو موبید و ئەو وقایانە بەکاربێنێ کە پێویستە بۆ ڕۆیەکانی بۆی کە تووشی بە دەقیق و کۆمەڵی نەخۆشی کە ڕووی نەبن کە لە زستانە زۆر ڕوبەڕووی گوڵەکانمانە بێتەوە. باشە، ئەو جۆرە گوڵانی کە ئێستا لە شەتڵگەکانە زۆر گرنگی پێدرێن و بەو شێوازەی کە ژینگەیەکی لەباریان بۆ ڕەخسێنن کە گەرمی و ساردیەکەی چۆن بێت دەرمانیشانە. ڕاستە. من لە پێشەکی کاوتم زۆربەی ماڵەکان
کۆمەڵە گوڵیان هەیە لە حەوشە دایانەوە یاخود لە باخچەکە دایانەوە لەم وەرزەیە هەندێکیان لایلۆن یاخود زەرفەکە بەسەریە هەندێکیشانی بەنە ژوورۆ هەندێکیشان لەوانەی قەبارەی گەورە بێن بۆ ژوورۆ نەبێت زۆر ڕاستە ڕێنمایی بەڕێزت چییە بۆ ئەو خێزانانە یاخۆ خانمانە یاخۆ کەسانەی کە نەمام و گوڵ بەخێوەکەن لەم وەرزەیە ئەو گوڵانیان چۆن بپارێزن زۆر ڕاستە خۆی ئەو گوڵانەی کە مادام لە دەرەوە دانراون و لە کاتی سەرمایان زۆربیان ئەکرێ گوڵی دەرەوە بن بەڵام سەرمایەکی زۆر بەهێزی وشکیان پێ خۆش نەبێت ئێمە ئەگەر بێت و شەی تەوامان هەبێت سەرماکە زۆر تەسیل لە گوڵەکانمان ناکات بە هیچ جۆرە بەڵام کە شێمان نەبوو وەکو جێوی خۆمان شێکەمان کەمە و سەرماکەمان زۆرە کەواتە وشکە سەرمایەکی زۆرە لەم حاڵەتەیە ئەکرێ گوڵەکان خەسار بکرێن خەسار ببن و ئەبێ بەو دوو ڕێگەی کە خۆت ئاماژەت پێکرد یا بردنە ژوورەوەیەتی یاخود داپۆشینێتی بپارێزێن کامیان باشترە ئەگەر ئەتوانرێت دابپۆشە داپۆشینەکە زۆر باشە لەوەی بیتە ژوورەوە چکە لە حاڵتێکا تۆک ئەم گوڵە ئەبیتە ژوورەوە ڕووناکی تەواوی پێناگە بۆ ڕێژەی تەواوی بەرناکەوێت هەوا گۆرکی تەواوی بەرناکەوێت ئەگەر زۆر بە مەزبوطی دەرمان نەکرێ و ڕووناکی بۆ دابین نەکرێت احتیمال هەیە زەرری تەواو لە گوڵەکە بات و فوتێ بەڵام کە لە دەرەوە بوو کەواتە ڕووناکی خۆی هەیە بە مەزبوطی و تۆ بە نایلۆنێکیش دای پۆشیت چەند کونێکی تێکی بۆ هەوا گۆرکە و ڕێژەی شەی تەواویشی بۆ دابینەکەی احتیمالی ینی کەمترین ڕیسک لەوەیە کە تۆ بە نایلۆنێک بە شێوەیەکی زانستی گوڵەکەت لە دەرەوە داپۆشی وەکلەوەی کە بیبیتە ژوورەوە ئەگەر گوڵی دەرەوە بوو باشە کاکەڵ زۆر جارکە گوڵەکەش ئەبیتە ژوورەوە لەبەرەوەی کە وەرزی سارد و سەرمایە لەناو ماڵەکانە ئەوانەی گەرمیە زۆپایە چەند بابەتێکی ترە ئامێری ترەدایە گرسیانە بۆی ماڵەکە گەرم پێ بەڵام زۆر جا پرسیارەڵێ و بۆ گوڵەکەمان هەڵوەری یان گوڵەکەمان لە ناوچوو ئەو کارتێکردنی ژینگەی و گۆڕانی گەرمی و ساردیە کاریگەری هەیە لەسەر گوڵەکان بەدڵنیایەوە یەکەم شت کە کاریگەری لەسەر گەڵا ئەکات و بێتەوەی هەڵوەرینی گەڵا لە گوڵەکانی ژوورەوە کەمبوونەوەی ڕووناکیە کامە بەدەست کەسەکان نییە وەکوتمان یان ئەگەر تۆ لە بەردەم پەنجەرەی شادانی ڕووی ماڵەکەش ڕوو خۆر بێ خۆرەکەش لێت بە کاتێکی کەمتر خۆرت هەیە وەگلەوەی کە هاوین هەتا لەبەرەوەی وەکوتمان درەنگ خۆر هەڵێت و زووتر ئاوابێ کەواتە مە ڕەنگە چارەسەرێکی هەبێ بەڵام لە ڕێگەی لایەتی دەستکردی گوڵەوە بتوانی حلی بکەیت و لە عینن کاتەوە کووتمان دەرگا و پەنجەرە داخین و گەرمکەرەوە داگیرسین گەرمکەرەوەی ئیشی چییە کەمکردنەوەی ڕێژەی شێ لە ماڵەکەیە بە گەرمکردنەوە ڕێژەی شە کەمە بێتەوە زۆر باشە گەر هەموو بەخێوکەرێکی گوڵ با بڵین پلەی گەرمی پێوێکی هەبێ کە بتوانە ڕێژەی ماڵەکەی بۆ دیاریکا بۆی ئاگاداری بێ کەواتە باشترین شت تۆبیکەی بۆی لە زستانە ڕزگارت بێ لە فوتانی گوڵەکانت دابینکردنی ڕووناکی تێرە و لەگەڵ بەرزکردنەوەی ڕێژەی شێ لە شوێنەکەدا لەگەڵ بەگەرم ڕاگررتنی زۆر باشە کاکەڵ شۆ لەگەڵ ئەوەی کە بەڕێستان خۆشتت شەتڵگە و هەیە و گوڵ بەخێوەکەیت و ئەزانی چەند بە باشی پەروەردەیانکەی لەگەڵ ئەوەیە چەند گرنگە ئێمە بە شێوازێک زانیاریمان هەبێت لەسەر ئەوەی کە لە ئاستێکی باشە توانیمانە ڕێژەی سەوزای و گوڵ و نەمامەکانمان هەبێت زۆر ڕاستە وەکو شارەزابوون وەکو زانیاری تا کەسەکان لەسەر ئەو گوڵانەی کە کڕمەوەی بەنەوە ماڵەدایانن گرنگترین شتە ئێمە هەر لە ڕێگەی ئێوە بە هەموو خەڵکێکمان وتیانی هەرج گوڵێک ئەتەوێت زۆر بە ئاسانی بە خێوەکەی بیناسە یعنی تەنها تۆ زانیاری لەسەر ئەو جۆرە گوڵە وەربگرە کە ئیکردێت بێتەوە ماڵەوە ئەتوانی بە خێوەکەی چکە دابینکردنی ژینگەیەکی گونجاو بۆ گوڵەکان ئەوەنە سەخت نییە بەڵام کێشەکەمان لێرە ئەوە هەر گوڵ بە جۆرێک پێویستە بەخێوکرێت بۆ نمونە ئەم بۆنسانەی کە لە بەردەستی ئێمە پێویستیان بە تیشکێکی زۆری ڕووناکیە لەگەڵ هەواگۆڕکەیەکی زۆرە تۆ کە ئەمە لە ژوورۆ دانی ئەم شتانی بۆ جێبەجێ نەکەیت و گوڵەکە نەناسی ئەکید ناتوانانی بەخێوی بکەیت یان بۆ نمونە ئازالیاکەی دەستت کە ئەمە لەبەرەوەی کە ئینتاجی وڵاتی هۆڵندا لەسەر ئینجانەکەی هەموو معلوماتەکانی لەسرە و پێتەڵێ ئەکرێت لە ژوورۆ دابنی بەڵام ئایا لە وڵاتی ئەمە ئەکرێن گوڵە لە ژوورۆ بێ لە وڵاتێکە ئەکرێت لە ژوورۆ بێ کە ڕێژەی شێپلەی گەرمی جێگی لە ڕێژەی شێ بەرزە و هیچ کێشەیەکی بۆ دروست نابێ ڕووناکی باشیە بەس لە وڵاتی ئەمە کە هیچ دەمانە جێگیر نیە لە ناو ماڵەکانمانە ناتوانین ئەو لە ژوورۆ بەخێوکەین بە هیچ جۆرە پێویستەوە لە دەرەوە بێ کەواتە باسیەوە کرد ئەم گوڵە هۆڵندیە بەڵێ لای خۆشمان زۆر جار پرسیەوەکەین کە ئایا گوڵەکانمان لەکوێوە بۆمانیت پێویستیشمان بەوەیە کە ئێمە زانیاری لە کۆمەڵی داتا وەرگین لە جیهانە بۆ مناڵێن هۆڵندا وڵاتی گوڵە بەڵام بزانین ڕێژەی سەوزای و نەمامە گوڵ و گوڵەکان لە وڵاتانی جیهانە بە چ ڕێژەیەکە لەم بەشەیانە من کۆمەڵە داتاتان بۆ خەمەڕوو دواتر لەگەڵ کاگەڵشۆ ئەچینە بەشێکی تری ئەم شەتڵگەیە کە شوێنێکی جیاوازە کە ئامادەکراوە بۆ هەندێک گوڵ کە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە لەگەڵ ماڵ فەرمو کاگەڵشۆ بە بڕوای زۆربەیان بەرهەمهێنانی گوڵ دەبێتە هۆی دڵخۆشکردنی خەڵکی و بەخشینی خەندە بە کەسانی دەوروبەر ئەمە وتێ یەکێک لە بەرهەمهێنانی گوڵە لە کینیا و ڕۆژانە لە کێڵگە تایبەتەکانە هەزاران گوڵ بەرهەم دەهێنن بەرهەمهێنانی گوڵ و گرنگیدان پێی
مێژوویەکی دوور و درێژی هەیە و هەر لە سەردەمانی دێرینەوە لە نێو کلتورە جیاوازەکانی گەلاندا ڕەنگی داوەتەوە. زانایانی ڕۆگناسی لەم دوایانەدا پاژماوەیەکی بەردبووی گوڵیان دۆزیوەتەوە کە مێژوەکەی بۆ 120 ملیۆن ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەمەش دەبێتە دەرخستنی چەند ڕاستیەک و گرنگیدانی زیاتر پێی لە مێژوودا. لە جیانی ئەمڕۆدا گوڵ بۆ چەندین مەبەست بەکاردەهێنرێت، هەروەک لە نێوان دوو کەسدا بۆ دەربڕینی خۆشەویستی و وەفاداری، و زۆربەی کات لە بۆنە تایبەتەکاندا بە پێی ڕەنگەکان گوڵ بەکاردەهێنرێت. بۆ ئەم مەبەستەش وڵاتانی گیان لە کێپەڕکێدان بۆ بەرهەمهێنانی گوڵ و گرنگیدان بە جۆرە جیاوازەکانی. بەپێی داتاکان وڵاتی بەنگلادیش لە توانایدایە ساڵانە 500 ملیۆن گوڵ هەناردەی گیان بکات. لەلایەکی ترەوە ناوچەی دۆچیکی سەر بە ژاپۆن کە بە شێوازێکی جیاواز و بە هەڵواسراوی گوڵەکان بەرهەم دێنن بوو نەتەجەی سەرنجی خەڵکی و گەشتیاران. باخچەی بۆ گۆریش لە ئەندەنوسیا گەورەترین گوڵ لە جیاندا بە قەبارەی نزیکەی 1 مەتر بە ناوی ڕافلێسیا بەرهەم دێنێت و ژماری پێوانەی تۆمار کردووە. ئەمانە و بەرهەمهێنانی گوڵ بەگشتی خواسێکی زۆری لەسرە لەلایەن خەڵکی و هەر وڵاتێک بە شێوەی تایبەتی خۆیان دانیشتوانەکەی گوڵ بەکاردێنن. وڵاتی هیند ملیۆنان گوڵ ساڵانە لە بۆنە ئاین و پەرستگاکاندا بەکاردێنن. هەندێک کاتیش لە مەراسیم و فێستیڤاڵی تایبەت بە گوڵ ڕێژێکی بەرچاو بەکاردێنن. لە ئەمریکاش لەگەڵ ئەوەی ساڵانە بڕێکی زۆر هاوردە دەکرێت، بۆ یەکەم جار لە ویلایەتی ئەریزۆنیاوە تیمێک چەپکە گوڵێکیان ڕەوانەی بۆشای ئاسمان کردو بۆ نەتەجەی باسی میدیاجیانەکان. هەندێک لە گوڵەکان بە پێی تایبەتمەندیەکانیان جیا دەکرێنەوە و نرخیان بۆ دادەنرێت. گوڵی زەعفەران کە لە بواری تەندروستی و جوانکاریدا بەکاردێنرێت یەکێکە لە گرانترین گوڵەکان. بە پێی زانیاریەکان بۆ بەرهەمهێنانی هەر کیلۆگرامێک لە گوڵی زەعفەران نزیکەی 40 سەعاتکردنی پێویستە بۆ ئەوەی بتوانرێت لە بواری دروستکردنی بۆندا سوودی لێوەربگیرێت. بەمەش دەبێتە گرانترین گوڵەکان بۆ بەکارهێنان. ئاشکرایە بۆ بەرهەمهێنانی گوڵ پێویستە کەشێکی گونجاو دابین بکرێت و ژینگەیەکی لەباری هەبێت بۆ پەرەپێدانی. کۆلۆمبیا یەکێکە لە وڵاتانەی کە توانیوێتی ئەم دەرفەتە بە هەند وەربگیرێت و ملیۆنان گوڵ بەرهەم بهێنێت و ڕەوانەی ئەمریکای بکات. گوڵی سوور ڕەنگە بۆ زۆر بەمان دیارترین گوڵ بێت لە جیاندا و لە ڕۆژی خۆشەویستیدا بیبەخشین بە کەسانی تایبەت لە ژیانماندا. هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەم نێوەندەدا و باشترین جۆری گوڵەکان لە کێڵگەکانی ناوخۆدا بەرهەم دەێنرێت. خۆشەویستان، ئێستا ئێمە لە ناو خانوویەکی ئامادەکراوین، دەوانێت بڵێن کاگەڵشۆ ئەمە بەیتێکی پلاسیکی ناو بەیتێکی پلاسیکی ترە. باشە، لە ناو بەیتێکی پلاسیکترە کەواتە ئەم شوێنە زۆر تایبەتمەندی هەیە لە ڕووی گەرمی، لە ڕووی شەیەکی زۆری هەیە و چەندین جۆری گوڵیشی تایە کەم گوڵانە ئەبێت لەم شوێنەیە لەم مۆرزەیە بەخێو بکرێن. کاگەڵشۆ بۆیە هاتمێرە مەبەسمە لێرە ئەم ژینگەیە لە ناو ژینگەیەکی کای ئامادەکراوە. ئەم جۆرە گوڵانی کە لێرن پێم خۆشە پێم بڵێ کام جۆرانن بۆی ئەگەر هەر ماڵێک هەر خێزانێک ئەو کەسانی ئارەزومەندن بۆ بەخێوکردنی ئەم جۆرە گوڵانە ئەو هۆشیاریانە بێ و بزانن چۆن ژینگەیەکی بۆ ڕەخسێنن. گوڵەکان کامان زۆر ڕاستەوە شوێنەیە کە بەیتێک لە ناو بێتێکی ترا دروست کراوە زیاتر لە بەیتە پلاسیکە زۆر گەورەکانە دروست دەکرێت چونکە جێگیرکردنی پلەی گەرمیتیانە زەحمەتە. بۆیە وای لێکرێت لەبەر ئەم کۆمەڵە گوڵی کە ئێستا باسیەکەین سەرمای زیاتر نەیان بات و حەزیان لە گەرمای زیاترە. یەکێک لەوانە هەموو جۆرەکانی جۆرە چی بوو؟ ئەمە جۆری ڕۆکی کرۆتۆنە. ئەمە و ئەمانە هەموو ئەم بابڵین ڕەنگا و ڕەنگانە یەک خێزانیان هەیە و ناویان کرۆتۆنە و تر جۆرەکانیان جیاکرێتەوە و ئەشتوانم زۆر ئاسانتری بکەمەوە بۆ بینێرە
ژێران پۆڵێنی ئەو گوڵانە بکەین کە بە سەرما تێکەچن ئەو گەڵیانی کە گۆشتن و ئاویان تایە لە پێکاتی گەڵاکەیە واتە کە دەسەی لە گەڵاکەوە هەستەکەی ئەستوریەکی هەیە و ئاودارە حەزی لە سەرمانیە چکە پلەی گەرمی ئاوی ناو گەڵاکان کە دابەزە ئاسان بەرز نابێتەوە ئەبێتە هۆی هەڵوەرینی گەڵاکە و ناتوانێت کرداری ڕۆشنەپێکاتن بۆ گوڵەکە و دروستکردنی خۆراک بەکاربهێن کاگەڵ شوها من ئەم گەڵایە بینم بەڵێ ئەمە تەڕە ئەمە شێکەیە یاخود ئاویان زۆر ڕاستە زۆربەی کات بەهۆی شێکەوە ئەم حاڵەتە ڕوئەیە لە ئێستا ئەمە دەرمان کراوە بە دەرمانێک بۆەوەی کە تووشی ئەو بەقت دقیق و مێروسپێکە کە لای خۆمان بەناوبانگە توش نەبێت لە بەرەوەی ئەمەی کە لێرە بەکارێک کێشێک نییە چکە کۆمەڵشتی کە لەگەڵ لە پێکاتە هەیە نەزیان بە گەڵاکە ئەگەێنێ نەزیان بە مرۆڤ و بە ئاژەڵە ماڵەکان وەکوتوان کرۆتۆنەکان بە گشتی هەموو جۆرەکانی ئەتوانرێت ئاوا لە شوێنێکی گەرمترا دامرێت و دفن باخی ئەوەی کە گەڵاکەی سپی و سەوزە هەر لێرە هەمانە ڕۆکی لابلابمان هەیە کە زۆری حەزت بە گەرمایە و گوڵە خوێنێکێکە لەو گوڵانی کە لە زستانە زۆرترین کێشەی تووشە بێ هەموو نەخۆشەکانی تووشە بێ بە سەرما زۆر زۆرە لە ماڵەکان زۆر لە ماڵەکانە بۆیە باشترینشتەوەی ئەم نوع گوڵانە بخرێنە شوێنێکەوە لە ماڵەکە کە گەرمترین بن و ڕێژەی شێ بەرز بێ ئەگەر چەندێکیش گەرم بێ ڕێژەی شێ نەبێ گوڵەکەت لەوانەیە نەجاتی نەبێت لەو وەرزە و فەوتێ یاخود بە تەواوی ناشرین ببێ باشە پرسیاری ئەوە بکەم لە سەرەتاشە بە ئەم ئاماژەم پێیە ئاودانی گوڵ لە مۆرزی سارد و سەرمایە ئەبێت چۆن گۆڕانکاری پێ بکەین کاک سەرکۆ گرنگترین شتە لەبەرەوەی کە گەورەترین مشکلەی خەڵکە لەگەڵ ینی زۆربەی کات گوڵەکە هەموو 2 ساڵ 3 ساڵ بەخێوێکە لە زستانێکە بە بۆنەی ئاودانی زۆرەوە بە 2 جار گوڵەکەی تووشی تەعفونە بێت تووشی ڕزینی ڕەگە بێت ڕزینی ڕەگ ئەوەنە چارەسەری ئاسان نییە کە هێن بۆ لای ئێمە و یانەوە ئێمە دەرمانێکیان بینێ سەحراوی چارەسەری گوڵەکە بکە مۆزوعی کەڕوو نەک تەنها لە گوڵان لە هەموو بابەتێکی ترا پێویستە کۆرساتی خۆی هەبێ ئەبێ ئەو دەرمانی کە ئەدرێتێ بەکارێنرێ و هەتاوەکو کۆرسەکە بە تەواوەتی تەواوەکە ئەم دەرمانە بەردەوامی چکە کەڕوو سپۆری هەیە ئەکرێ دووبارە هەڵباتەوە واتە تۆ بێ هێلکەی کەڕۆکانی سپۆری کەڕۆکانیش بکوژی لە ناو ئینجانەکە ئەنجە ئەمە لە حاڵەتێکا چارەسەر بێ ئەگەر گوڵەکەت ڕۆکەکەت نەگەیشت بێتە حاڵەتی ڕزینی تاوە باشە ئێستا منم ئینجانەیە بەرزەکەم بەڵێ زۆر جار پرسیارەکەین ئەڵێن ئەم گوڵە زۆر جوانە لەم شەتڵگێ بەڵام کەی بینە ماڵەوە دوای 2 ڕۆژ گەڵای پیوە نامێنێ وشکە بێت هۆکارچیە کاکسەر بە هۆکارەکە ژینگەکەیە یەک بە دەرەجە یەک ژینگەکەیە دووەم بەکارهێنانی موبید و دەرمانەکانە ئێمە وا ڕاهاتوین بە بەردەوامی خۆراکین بە گوڵەکانمان بەس قەد ویقایە خۆپارێزی ناکەین لە نەخۆشی گوڵەکان کە هەنێک جار لە خۆراکە زەڕوترە ئێسامی کە تۆی بینی تەنها لە پێرلایتە وەزنی زۆر سوکە ئینجانەکە زۆر و تەنها لە پێرلایتە ئاسان پیتمۆسیتیان نیە ینی گڵێک نییە لە پێکاتی ئەو ئینجانەیە بەڵام لەبەری شوێنەکە شەی تەواوی هەیە و بە مەزبوطی دەرمان و خۆراکی پێئیرێ نەتوشی نەخۆشەکانە بێ نەتوشی گەشەشەکان نەتوشی ڕنگپەڕینی گەڵابێ کەواتەوەی کە لەسەر توێ لە ماڵەکە تابیکەی جگە لەوەی کە خۆراکی مەزبوطیان پێی وەرە موبیدیش بکە ینی دژە نەخۆشەکانیش بەکاربێنە دژە کەڕۆکانیش بەکاربێنە با تووشی کە ڕوژ نەبێ گوڵەکەت با تووشی مێرۆزیان بەخشەکان نەبێت هەموو مێرۆزیان بەخشەکان مشەخۆرن واتە ئەو خۆراکەی کە قەدەکە ئەوێ بیگەێنێ بە بەشەکانی تری ناتوانێت مێرۆکە لی ئەبا وردە وردە هەتا ئەگەێنێتەوە حاڵەتی گوڵەکەی فوتێن باشە کەواتە لەم شوێنێک ئێسامین لە بیتێک لە ناو بیتێکە زۆر تایبەتە بۆ ئەو گوڵانەی کە پێویستیان بە شێو گەرمی هەیە ئەوەی کە گرنگە بتوانین ژینگەیەکی لەبار بۆ ئەو گوڵانە دابینکەین و شوێنێک بێت بتوانین بە باشی خۆراک و گڵەکەی باش بێت وەکو ئاماژۆپێ من لێرەش یەک بەشی کەم ماوە ئەویش ئەوەیە دەرەوەیە هاتین بۆ ئێرە لە دەرەوە کۆمەڵێ نەمامی لێیە لەوانەیە لەگەڵ ژینگەی سارد و سەرمایە خۆشی بگونجێنێت و کێشەشی نەبێ بۆیە لێرەم زانیارانە ماوەگرت لەگەڵ ما بن زین ئەو نەمامانە کامانن ئەگەر لە وەرزی سارد و سەرما لە دەرەش بێت هیچ کێشەی نییە. لەم بەشەیانە من هاتمە دەرەوەی شەتڵگەکە لە دەرەوەش بێگومان چەندین نەمام و گوڵ هەیە لەوانەیە پرسیار بێ ئەم گوڵانەی لە بەردەم منان زەرد بوون بەڵام ڕەنگی خۆیان وایە نەگوشک بوو بێتن لەگەڵ ئەم کەش و هەوا و ژیگەیەشە خۆیان نەگونجێنن زۆر جارەڵێن با ئەو گوڵە بکڕین کە زۆر ئەرچی نییە لە دەرەوە بێت لە ژوورەوە بێت هەر جوانی خۆی هەیە و وشکیش نابێت کاگەڵشۆ لەگەڵ بۆ چوونەکەی منای ئەو کەسانی کێن بۆ لامان لە شەتڵگەی زیوەش کە سەردانمانەکەن
دائما ئەوانە هەڵەبژێرن کە ئەیانەوێت چوار وەرزە بێ ئەرکی زۆر نەبێ گەشەی باش بێ خزمەتی زۆر نەبێ بالفعل خۆ حەقە یعنی کێشەیەک نییە بۆ کەسانی کە ئەیانەوە گوڵ وەکو سەرچاوەیەکی جوانکردن و ڕازانەوە بەکاربێنن ئەمە باشترێمە پێمان خۆشە چکە کەسەکە ناتوانێت من گوڵێکی بەمێ لەوانەیەکو خۆی خزمەتی بکە گوڵەکە هەم بفەوتێ هەم زەرەر لەو باو هەم گوڵەکەش کە گوناحەکە ئەفەوتێ بەڵام ئەگەر بێت و من شتێکی بۆ هەڵبژێرم لەگەڵ ژینگەگەیەوە بگونجێ و ئاسان بێ بەخێوکردنی هەم لای ئەو جوانترە بێ و هەم دڵی کەسەکەش خۆشترەکە لەبەروی گوڵەکەی وکو خۆی ئەمێنێتەوە باشە ئەم جۆرە گوڵە چییە؟ ئەمە شمشادی ئاڵتونی پێڵین لای خۆمان باشە گوڵێکی چواروەرزەیەکێکە لەو گوڵانەی کە تەحملی سەرمای باڵین وڵاتەکەی خۆمان و گەرماش تا ڕادەیەکی زۆر ئەگەر خۆری زۆر ڕاستە خۆی لەگەڵ نەبێ تەحمولەکە هیچ کێشەیەکی نییە و ئەتوانی لە باخەکانە بەکاری بێنیت و زۆریش بەکاری باش بینە سەر ئەو جۆری گوڵ و دەمامانەی کە لە ناو حوشەی ماڵەکەمان یاخو لەبەر دەرگای ماڵەکەمان درەختێکمانێ سەباحباح ڕاستە بە شێوازی لە شاگان چەتری پێڵێن ئەمە زۆرینەی ماڵەکان هەمان مامەڵەکردن لەگەڵ یا لەگەڵ وەرزەکان بەنسبەت ئەو گوڵانە با دیسان پۆڵێنی بکەین جۆرێکی دیاریکرا و دیاری نەکەین چکە چەند جۆرێکی تر هەیە وەکو ڕۆبینا و باڵێن ناڕوەند و ئەم بابەتانە گەڵاوەریون ئەو درەختانی کە گەڵاوەریون ئەکرێت لەم وەرزەیە بە دڵی ئەو کەسەی کە درەختەکەی هەیە لە بەردەرگا ئەوێت چۆن گەورە بێ بۆ ساڵێکیکە ئەکرێت لەم وەرزای هەڵپاچینی بۆ بکە و تا شڵ زیاکانی لێ بکاتەوە یاخوتە گەرەوێت دارەکە سروشتی گەورە بێ و تا شڵێکی سروشتی ترێبێ ئەکرێ وازی لێبێنێ هیچ دەستکارێکی نەکا کێشێکمان نییە بەڵام لە کاتی هەڵپاچینی لەم وەرزەیە بۆ ساڵی داهاتوو درەختەکە توانێت باشتر خۆی ئامادە بکە قەدێکی پتەوترێ بێ و سریعتر گەڵا دەرەکە و چەترەکەی پڕتر دەرەکەوێت واتە گەڵاوەریەکان بەگشتی بەم شێوێن و گەشایان خێرایە بەڵام گەڵانەوەریەکان هیچ شتێک پێویست ناکات لە وەرزەیە بۆ کەی جگە لە دەرمانکردن دژە باوەکۆی کەوتمان دژە حەشەرە و دژەکە ڕوو جگە لە موبیتکردنیان ئەکرێت سەمادی ژنەکەی بەس موبیت بەکارهێنان بۆ خۆپارێزی وقایە زۆر گرینگە بۆ دارانە بکرێت کە هەمیشە سەوزن بۆ ئەوەی بتوانن کە لەگەڵ بەهار هات یەکسەر دەست بکەنەوە بە گەشەی خۆیان چکە بەگشتی گەشانێ باشە باشە سا کۆمەڵێن درەخت لە پشتێمەوە هەمووی لەناو ئینجانیان ئەم درەختانە لەوانەیە بە شوازێکی کاتی بەخیانکەن بەڵام هەر کەسێک بیکڕێت ئەی بعد لەناو ماڵەکەی خۆیان خود باخچەیەکی تایبەت و باخێکی لە دەرەوەی شار هەیە لەوێ بڕۆێنێ ئەو درەختانە چۆن مامەڵای لەگەڵ ئەم درەختانە کە هەمیشە سەوزن وەکووتمان کێشەیەکمان بۆ دروست ناکەن و ئێستا باشترین کاتە بۆ ئەوەی کە ئەو درەختانە بگوازیتەوە لە شوێنەکە بۆ شوێنێکەیە لە ئینجانەوە بۆ خاک یاخود لە خاکەوە بۆ ناو ئینجانەیە بۆ شوێنێکی تر ئێستا و هەتا دنیا ساتیش بکە ئەکرێت بەمە بکرێت چکە بەگشتی ڕۆکانە چۆن سوڕی مدبوونەوە ئەکرێت بۆکو ئاسانتر وەصفی بکەم بۆ بینەران وەکو وابێ بنج کرابن واتە گەشەیەک نایەن ئەگەر تۆ لەم شوێنەی خۆی هەڵی بکەنیت و بیکەیتە شوێنێکەوە نەجاحەتی واتە سەرکەوتنی زۆر زیاترە وەک لەوەی کە لە هاوینێکی گەرمایە لە بەهارێکی تاخیرە بیکەی کەواتە لەم کاتەیە ئەتوانڕێ باخەکان چارەسەر بکرێت ئەو کێشانەی کە هەیەی چارەسەریان بکەی و ئەگەر بۆ نموناتەوە گۆڕانکارێک لە باخەتا بکەی بیکەی و یاخود ئەگەرەتەوە باخێک تازە دروست بکەی کاتێکی زۆر گونجاو بۆ بکات زۆر باشە زۆر جار پرسیاری ئەوەکەین لە ژوورۆ پرسیارم لێ کردی لە شوێنێکی ژینگەیەکی جیاواز و گەرمە بەڵام ئێستا لە ژینگەیەکی کراوە و ساردە بۆ ئەم نەمام و گوڵانەی کە لە ژینگەیەکی دەرەوەیان ئەبێ ئاودان چۆن بێت ئێمە لە وەرزەکانی کە هەموو ڕۆژانە هاتین سۆندە بخەرە سەر ئاو پێویستی بەڵام لەم وەرزایە چۆن پێویست لەم وەرزایە بەگشتی ئەگەر بارانبارین هەبوو لە هەفتەیەکە یەک بۆ دوو جار تۆ پێویستە بە ئاودان نییە باشە بەگشتی قساکەین هەنێک گوڵ هەیە کە دیسان جیاب بکرێتەوە کە زۆر ئاوان پێویستە بەڵام بەگشتی بۆ گوڵی دەرەوە ئەگەر کەشوهەوا سارد بێ لە دوو هەفتەکەیە دوو ڕۆژ بارانێکی وا ببارێکە گڵەکەت بۆ تەڕکە پێویست بە ئاودان نابێت بەڵام ئەگەر ئەم شتانە نەبوو واتە هەفتەیەک بەسەرێکەوە هەتا بوو و ڕەشەبای لەگەڵا بوو ئەزانین گڵەکە زووتر وشکە بێتەوە ئەکرێ بە فەحسی گڵەکە هەر بە سێرکردنی چاوت کە زانیت گڵەکە وشک بۆتەوە ئاودانێکی وای بۆ بکەی کە نە زۆر بێ گڵەکە خوسێنی نە زۆر کەم بێ نەگاتە ڕێگەکە واتە ئەگەر بە هەفتە و بە ڕۆژ دیاری بکەین هەرچەنە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکە دیارێک ئەگۆڕێ من هەرگیز لەگەڵ دیاریکردنی ڕێژەیەکی سابتانیم بەڵام ئەتوانم بڵێم هەفتەی جارێک بۆ هەفتەی دوو جار زۆر گونجاوە ئەگەر باران نەبوو ئاودان زۆر باشە کاگەڵ شۆ پەروەردەکردن یاخود ئەم گوڵانەی کە هەر لە سەرتاوە هەندێکیان بە نەمان بێ هەندێکیان بە تۆ بێ بەرەمێت ئێستا توانیمانە خۆمان گرنگی پێبین و خۆمان بتوانین ئەو گوڵانەمانە بێ و پشت بەوە نەبەستین کە لە دەرەوە بۆمان بێ یاخودنا بەدڵنیایەوە دیسان ئەبێ بیکەم بە دوو بەشەوە ئەوانەی کە گوڵی دەرەوەن بەگشتی لێرە لە شاری سلێمانی و لە کوردستان بەگشتی و لە عێراق بە تەواوەتی تا ڕادەیەکی باش ئینتاجەکرێن بەڵام هەندێک گوڵی کەمان هەیە کە ئەکرێت هەر لە دەرەوە بهێنرێت لەبەر کەشوهەواکەی ئێمە وەکوتمان لە هاوینا کەشوهەواکی گەرم و وشکمان هەیە بۆ نمونە سنۆبەری لاسۆنی تورکی تۆزە زەحمەتە بتوانی تۆ لێرە
ئینتاجی بکەیت و بیگەینتە تەمەنێکی گەورە و بخیتە بازارەوە بەڵام زۆربەی زۆری گوڵەکان و بە تایبەت گوڵە وەرزیەکان بە تەواوەتی لە وڵاتی خۆمان ئینتاجەکە و خواستی تەواوی ناوچەکە پڕکاتەوە هیچ کێشەیەکمان نییە لەگەڵێ ئەوەی کە کەمە کە کێشەیە لەگەڵ گوڵی ژوورەوە کە هەتا ئێستاش باڵین پشت بەسراوە بە هۆڵندی و بە وڵاتانی دراوسێ گوڵەکانمان بۆ بنێرن بۆی ئێمە بتوانین هەم بە بازاری بکەین و هەم ئەو خەڵکی کە حەزی لە ڕێر پلانتەکانەواتە ئەو گوڵانەی کە دەگمەنن دەستی بخەن هەرچەنە هەیە لە کوردستانە شارمان هەیە کە شەتڵگەی زۆر گەورەی تایە بەرهەمی ناوخۆی زۆر باشی هەیە کە لە ئاستی هۆڵندی و تورکیەکان و جوانتریشە بەڵام لەوانەیە خواستی خەڵکەکە بە تەواوەتی پڕ نەکاتەوە لە جۆرێتیە کەمیان هەبێ ئەجیناوەکۆی کە هەبێ بەڵێ لە کوردستانە بەرهەمەێنرێ بەڵام جارێت تا ئێستاش پێویستیمان بە پاڵپشتی وڵاتانی دراوسێ و وڵاتانی هۆڵک و هۆڵندا کە یەکێکە لە وڵاتە زەبەلاحەکان کە لە هەموو وڵاتی کەشۆ داواکاری گوڵی لەسرە لەبەر هەبوونی هەموو جۆرەکانی گوڵ و بە کواڵەتێکی زۆر بەرز و بە تەندروستێکی زۆر باشە گەێنێتە وڵاتەکان کەواتە دڵخۆش بین بۆی کە خۆمان ێستا توانین بەرهەمێنەرێکی باش بین بە دڵنیایە و ئیشەڵا لە ئێستا هەیە و ئەکرێت لەوانەیە وەکو پێویست نەبێ بەڵام بەدڵنیایەوە یعنی ئەگەر مەسەرەن کەناڵێکی وەکو ئێوە ئاوا پاڵپشتی ئەم بوارە بێ بەدڵنیایەوە وردە زۆر زیاتر بەرەو پێشترە ڕاو زۆر زیاتر لەناو خەڵکا بڵاو بێتەوە هەمیشە ئەڵێن ئێمە گرنگی بە ژینگە بین ژینگەش بریتیە لە بەشێکی گرنگی سەوزاییە سەوزایش لە نێو ماڵەکانمان و لە شوێنە گشتیەکان جوانیەک و وەسروشتێکی جوان و تەندروستێکی باشیشمان پێبەخشێت لەم بڕگەی ئەمڕۆیە مەبەستم سێ بەشی گرنگ بوو لە وەرزی سارد و سەرمایە چۆن گوڵەکانمان بپارێزین ئەو گوڵانەشی پێویستیان بە ژینگەیەکی تایبەتە چۆن بیان پارێزین و زانیاریشمان هەبێ لەسەر جۆری گوڵەکان و دڵخۆشیش کە خۆشمان بتوانین بەرهەمهێنەر بین هیوادارین زۆر گرنگی بەم بابەتە بین کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانی خۆمانەوە دووبارە سپاس هیوادارین کە بتوانین زیاتر تۆش بەرە بەم کارە بین ئینشاڵڵا بەتاکید لە هەڵی تەواو بن ئینشاڵڵا هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازم خواتان لەگەڵ